وەک یەکێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانی ناحیەکە دروستکراوە کەچی ئێستا خۆی پێویستی بە خزمەتکردنە شوێنی نیشتەجێبوونی مرۆڤە، بەڵام بەهۆی چۆڵبوونیەوە بۆتە شوێنی هێلانەی باڵندەکان. ئەمانە پرۆژەی یەکەی نیشتەجێبوونن لە ناحی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵ. سەرباریەوەی چەندین ساڵە کارەکانیان تەواو بووە، بەڵام تا ئێستا دابەش نەکراون. ئەوەش نیگەرانی لای هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە. پارێکی زۆری تێدا سەرف کراوە. بەداخەوە ئەگەر ئێستا بڕۆن سیرکەن ژوور بە ژوور سیرکەن وەکو وێرانێکی لێ هاتووە. یعنی کەسێک ئەگەر بیەوێ لەم شقیانە لە هەر یەکەیەکیانە دابنیشێ بەلایانی کەمەوە بەلایانی کەمە 40 تا 50 وەرەقەوێت تاکو تەعمیری بکاتەوە بتوانێت بچێتە ناو دابنیشەوە. پرۆژەکە 6 یەکەی نیشتەجێبوون لە 5 باڵەخانەدا و بڕیار بوو بە شێوەی خاڵبەندی بەسەر خێزانەکەم دەرامەتەکاندا دابەش بکرێت. بەڵام هاوڵاتیان دەڵێن زیاتر لە 5 ساڵە کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەی بە تەواوکراوی جێهێشتووە و نرخی سەر یەکە نیشتەجێبوونەکانیش هێندە زۆرن لە توانای هاوڵاتیانی کەم دەرامەتدا نییە. پارەیەک لەسەر خەڵک دانراوە خەڵک بە هیچ شێوەیەک نایتوانێت شقانە وەرگێ لە کاتێکا بە خەڵکیانەوەت ماگانی ئەم کرا خانانە ئەم شقانە 170,000 کە لە ناوەڕاستی شارەکانە لەوانەیە شقی بەم شێوەیە نەبوو بێت. ئەگەر هات و دروستکردنەکەشی کێشەیە لە دروستکردنەکە لە کۆمپانیەکەیش هەبووە ئەبێ ڕەچاوی باری دارایی خەڵکی ئێریان بکردایە. چۆڵبوون و دابەش نەکردنی شوقەکان لەلایەک و دروست نەکردنی چوارچێوەی پاراستنی پرۆژەکە و نەبوونی پاسەوان وای کردووە تا بێت کەرەستە و ئامێرە بیناسازیەکانی ناوی تێک بچێت. بەرپرسانی پەیوەندیداریش دەڵێن لە هەوڵدان داواکاری هاوڵاتیە ناڕازیەکانی ناحیەکە بگەێنە ئاستی باڵای حکومەت. ئێمە دوای ڕێوێژ بەڕێز قایمقام و مدیر ناحیە کۆنووسێکە نووسین. ئەو کۆنووسە پێشنیارەکانی ئەوان بە هەند وەرەگرین. خۆشمان هەندێک پێشنیارمان هەیە بۆ وەزارەت و بۆ پەرلەمان و بۆ سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو پێشنیارەمان بە هەند وەربگرن بۆ ئەوەی ئەو یەکە نیشتەجێبوانەی کە لە سەنگاو تەواو بووە بچێتە بواری خزمەتکردنەوە بە چۆڕی نەمێنێتەوە. لە دوای ساڵی 2010 لە چەندین شار و شارۆچکەی هەرێمی کوردستان پرۆژەی یەکەی نیشتەجێبوون لە شێوەی باڵەخانەی چەند نوەمی دروستکران و هەندێکیان پێش تەواوبوونیان کارەکانیان ڕاگیرا و هەندێکی تریشیان دوای تەواوبوونیشان بەسەر خێزانەکەم دەرامەتەکاندا دابەش نەکراون. ڕزگار جەبارێن ئارتی، ناحی سەنگاو.